لە چوارەم ڕۆژی هەفدەهەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب خوێنەران بە گوڵتینەوە سەردانی پێشانگاکە دەکەن. بە گوێرەی زانیاریەکان پێشبینی کراوە لە هەر ڕۆژێکدا 20 بۆ 30,000 کەس سەردانی پێشانگاکە کردبێت. بەهۆی ئەوەی کە سیستمێکی ئەلکترۆنی نییە تاکو حساکەمان باتێت تا ئێستا دیار نییە کە چ کتێبێک زۆر فرۆشراوە و دیارش نییە سەرداریکە چەنە، بەڵام مەزەنداکرێ بەسەرن ڕۆژانە 20 تا 30,000 نەفەر زیاترش مەسەرەن سەردانی کردبێ. ڕۆژێ زیاترە بەهۆی ئەوەی کە پشووە خەڵک دەوامی دایرە وشتینی قوتابخانەکان دین زیاترن، بەڵام ڕۆژانی ترشن کە جامعەکان دێن، مەکتەبی ئیبتیدایی و سەرەتای بڵێن متەوەسەکان دێن، مامۆستایان دێن بەشداریەکەن. لە پێشانگاکەدا چاوت دەکەوێت بە سەرجەم چین و توێژەکان هەمویان بە ئامانجی دەستخستنی کتێبی دڵخوازی خۆیان سەردانی کتێبخانەکان و خانەی چاپ و بڵاوکراوەکان دەکەن. لە هەموو لایەنەکانەوە پێویستە ئینسانی موسڵمان بخوێنێتەوە، لایەنی دینی، لایەنی مەسەلەن لایەنەکانی تری فکرەکانی تر، یعنی هەر فکرێک بێ لەو فکرانە بیخوێنیەوە پێویستە شارەزابی لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ئەخلاقی، لە ڕووی مێژووی، تۆ پێویستە وەروە لە ڕووی فەرهەنگی ئەتۆ پێویستە بخوێنیەوە شارەزابی. ئەمڕۆ یەکەم ڕۆژمانە سەردانی پێشانگای نێودەوڵەتی کتێبمان کردووە، زیاتر خواستمان لەسەر کتێبە ئاینەکانە و ئەمڕۆ کتێبی ئیبن کەثیرمان کردووە، تەفسیری ئیبن کەثیر، زیاتر خواستمان لەسەر ئەو تەفسیرانێ بە باشی دەزانین. هەفدەهەمین پێشانگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب بە بەشداری 350 خانەی چاپ و بڵاوکردنەوە و کتێبخانە کە لە 22 وڵاتەوە بۆ پێشانگاکە هاتوون بەڕێوە دەچێت. زیاتر لە 1 ملیۆن ناونیشانی جیاوازیش لە پێشانگاکەدا نمایش کراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.